میهرەبان من نزار لە بەڕگەی خواردن و شیرینی سپاسیخوای گەورەکەم ڕەمەزانیش دەرفەتی پێیام لە خزمەت ئێوەی خۆشەویستە بم لە بەرنامەی شەوانی ڕەمەزان ئینشاءڵڵا بە درێژایی شەوانی ڕەمەزان لە خزمەتان نابین بە دروستکردنی شیرینی و هەم خواردنیش ئێوەش بتوانن دروستیکەن و پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن. وەڵێ بەڕێزان ئێستاش شیرینی ترامیسۆمانەیە. بەڵێ خۆشەویستان پێکاتەی شیرینی ئەمڕۆمان شیرینی ترامیسۆ کرێم شانتیمان هەیە. کرێم شانتی ئاسایی لە هەموو مارکێتەکان دەست ئەکەوێت. کرێم شانتیمان هەیە لەگەڵ پەنیر، هەر جۆرە پەنیرێک بێ ئاساییە وش هەر لە هەموو مارکێتەکە هەموو جۆرەکانی پەنیر دەست ئەکەوێت لەگەڵ خامە. یەک دانە خامەمان هەیە. خامەکە قەبارەی بچووکە، ینی تۆ ئەو قیاسانی کە من دامناوە ئەکەوێتە سەر خێزان، ینی بە پێی پێکاتی خێزان تۆ ئەتوانی یان قیاسەکان کەمترکەی قیاسەکان زیاترکەی. لەگەڵ قاوەمان هەیە، ئەفو کاکاومان هەیە بە ئاو گرتومەتەوە، لەگەڵ شیر کوپێک شیرم هەیە. بەڵێ بەڕێزان پێکاتی شیرینی ئەمڕۆمان شتێکی هەروە سادە و ئاسان ئینشاءڵڵا هەموو کەسێک دەتوانێت وەدەستی بخە بۆ دروستکردنی شیرینیەکە. کرێم شانتیمان هەیە. کرێم شانتی لە هەموو مارکێتەکان هەیە، ینی ئاسایی لە هەموو مارکێتەکان هەیە. شێوەی بۆ شێوازیە من پاکەتە کرێم شانتیم هەیە. پەنیرمان هەیە. پەنیر خۆمان دەزانین پەنیرمان هەیە سوێرە، پەنیرشمان هەیە ینی خوێنێ لە پێکاتەکەیە. تۆ توانی ئەو پەنیرە بەکار بهێنی کە سوێر نییە. لەگەڵ خامە ئاسایی ئەزانین هەمومان خامە، من خامەیەکی وەسەتم بەکارهێناوە. لەگەڵ یەک کوب شیرەکەی من شیری گیراوەیە، ینی تۆ ئەگەر ئەشتوانیت ئەگەر شیری وشکە بێ یاخۆت ئەگەر شیری ئاژەڵیش هەبێ بەکاری بهێنیت. من یەک کوب شیری گیراوەم هەیە. لەگەڵ بسکیتی ترامیسۆ کاکاویشم هەیە کە بە ئەو کاکاوەکەم گرتووەوە بە پێی قیاسەکە خۆت، ینی قیاسەتەکان گۆڕێت، ینی بە پێی خێزانە تۆ ئەتوانی پێکاتەکان زیادکەی پێکاتەکان کەمکەی. بەڵێ خۆشەویستان ئێستا دەست ئەکەین بە ئامادەکردنی کرێم شانتیەکەمان. سەرەتا بۆ دری کرێمەکە دێنم. جا ئەگەر بکرێت ینی من شیرەکەم دەمێکە دامناوە، ئەگەر بکرێت ینی ئەو شیرە سارد بێت لە فلێزەر بێ باشترە. ئێستێش خامەکە دێنم. بەڵام ئەوەی کە گرنگە بێڵێم ئەبێت ئەم میکسەرەت هەبێ لە کاتی تێکەڵکردنیە، لەبەرەوەی جوان کرێمێکی جوانت وەدەستکەوێ. ئێستا شیرەکەش کەمە ناوی بسمیلا من قاپەکەی بەردەستم بچووکە. نوشی گیاتان بێ. شیرەکە سارد بێ، ینی شیرەکە ئەگەر لە فلێزەرتان بێ شیرەکە سارد بێ ئەوە باشتر کرێمەکە جوانتر دەرەچێت، زووتر خەستە بێتەوە. یەکجار جوان دەرناچێت. بەڵام بۆ قیاسی کە من ئامادەم کردووە ئەتوانیت ئامادەی بکەیت. بەڵام ئەمەش زۆرە، ینی ئەگەر شیرەکە سارد بێ زووتر ئامادە ئەبێ. بەڵام من لەبەر و دەرگامە بۆ شیرەکە دەمەگودام نابوو. هەڵبوو شیرەکە ینی وەک شێوە ئەزبەری کردوێ باشتر کرێمەکە بێت.
نوشیگەتان بێ بەڵێ خۆشەویستانە بینیتان بۆ شێوە کرێمەکەمان گرتەوە کرێمێکی جوان دەرچووە ئێوە گەر زیاتریش بۆ نمونە بە میکسەرەکە خەریک بن زیاتر خەستە بێتەوە ئێستا من پسکیتی ترامیسۆکە هێنم تۆ ئەتوانیت لەناو قاڵبێکی ئاوا شابی بکەیت یعنی بە پێی ئەوی ژەمی خۆت بەکاری بهێنی بەڵام ئێستا ئێمە سێ کوپمان هێناوە ئەوە ناچارین بەدەست ینی نازانین چی بەکاربێنی کەوچک بێن چەتاڵ بەکاربێنی هیچیان باش نین بەڵام من بیرم چوو هەندێک لە کرێمەکە ئەکەمە ناو من لەبەرەوەی کوپەکانم بچووکن ئەگەر ئەتوانی هەر بە ساغی بسکیتەکە بەکاربێنی من بسکیتەکە ئەکەم بە دوو کەرتەوە ئەم شێوازەدا ئەنێم هەرچەند من لەگەڵ خواردنی شیرینیانیم بەڵام ئەو خواستێکە لە ڕەمەزانە زۆربەی زۆری خۆنەوادەکان شیرینی بەکارهێنن ئەگەر بکرێت نەیخۆین یان کەمتر بەڵام خۆشبەختانە ئێمە شەکر ینی شەکرمان ڕاستەخۆ بەکار نێناوە بەڵام من کرێم شانتێکەشمان هۆکارێکی باشە بۆ قەڵەوی ئەبەم شێوازە لای ئەنی هەندێکە کرێم شانتی بەکارهێنم خۆی عادەتەن ئەم شیرینانە تۆ ئەتوانیت درەنگانێکی شەو بخورێت من ناهاوسەنگیەک هەیە لە قاڵبەکانمە لە کوپەکانمە بۆیە بۆ شێوازە دەرەچێ ئێوە توانن قاڵب بەکاربهێنن نوشیگەتان بێ بەڵێ خۆشەویستان من کرێم شانتێکە کە گرت بوومەوە هەندێکیم لێ کردە فلێزەرەوە ئێستا بمانەوێ بە شێوازێک ینی باشترە کەمترین ئەو کرێم شانتیشە بەکاربێنین ئەمە زیاتر منداڵان حەزیان لێیەتی خۆشەویستان بینیتان کرێم شانتیەکەمان داناوە ئێستش چوکلاتی ئامادەکراومان هەیە ئەوش بە پێی خواستی خۆتان
خۆی ئەم ئیشی بڵین چکلاتە و شتە ئەنی ئاوا جوان هین بێ لار بوو ئەو تێکەڵ و پێکەڵێکی پێوە دیار وەکو ڕسمەکانی فەرهاد پێرباو ئاوا جوانە. نوشیگیاتان بێ. بەڵێ ئازیزانم ئێستا وەک بینیتان ئامادەیە هەر بۆ جوانکاریش هەندێک چکلاتە ئەکەین بەسەری ئەوان چکلاتی تەڕ بوو. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە شیرینی ئەم شۆمان شیرینی ترامیسۆ دروست کراوە ئامادە کراوە. پێکاتی شیرینی ئەم شۆمان شتانێکی زۆر سادە بوون ئینشاءڵڵا هەموو کەسێک دەتوانێت وەدەستی بخە و دروستی بکە شێوەی دروستکردنەکەشی شێوازێکی ئاسان بوو ینی نە تەباخی ئەوێت نە فڕنی ئەوێ ئەتوانیت بەتاقەت دروستی بکەی بۆ ئەو کەسانی کە ئارەزویان لە خواردنی شیرینی هەیە. پێکاتەکانی ئەیڵێمەوە لە سەرەتاوە کرێم شانتیمان هەیە ئاسایی لە هەموو مارکێتەکانە هەیە خامەمان هەیە من خامێکی وەسەتم بەکارێناوە لەگەڵ پەنیر بە پەنیرەکە پەنیری سوێر نەبێ ئاسایی کەیش لەن شیرینی تێگەن کە پەنیرەکەمان نابێ سوێر بێ. ئەمە ئەوە پێکاتانە بۆ گرتنەوەی کرێم شانتیەکەیە کە ئەوتە لە بەرچاوتان دروستم کرد. بسکیتی ترامیسۆم هەیە لەگەڵ هەندێک چکولاتە لەگەڵ کاکاو کە پسکیتەکان هەمووتان خۆت ببینیتان پسکیتەکانمان پێ تەڕ کرد و دامانە. بڵێ خۆشەویستان هیوادارم ئێوەش بتوان دروستیکەن و پێشکەشی خانەوادە و خێزانتانی بکەن. تا ئەڵلقەیەکی تر بە خۆی گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لە یەکتان قبوڵ بێت تا بەرنامەیەکی تر بە خۆی گەورەتان ئەسپێرم.